یاسای بودجەی عێراق پاش کێشمێکی زۆر لە پەرلەمان بە پێشێلکردنی کۆمەڵێک مادەی دەستوریەوە تێپەڕێنرا. ئێستاش جگە لە سەرۆکوەزیرانی عێراق کەتانەی لە هەندێک بڕگە و مادە داوە، هەروەها حکوومەتی هەرێمی کوردستانیش تانەی لە کۆمەڵێک بڕگە و مادەی ترداوە. ئێمە لەسەر ئەم بابەتە قسەی زیاتر دەکەین و داخۆ ئەو تانانە بەچۆ دەگەن، ئاخۆ دادگای فێدرالی بڕیار لەسەر ئەم تانانە دەدات یاخود بە جۆرێک لە جۆرەکان خۆی لێ دەرباز دەکات. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر غالید ئەدداعمی یاساناس و لێکۆڵەر ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز دکتۆر غالب شەوتان باش، گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەین. بە پێی دەستور، بە پێی یاسا چەند ئەو کەسولایەنانەی کە دەتوانن تانە لە بڕگە یا مادەکانی یاسای بودجە بدەن و لەسەر چ بنەمایەک؟ سڵاو ڕێز بۆیەوە زۆر سپاس بۆ میوانداریە. بەڕاست من وەکو یاساییەکە بەڵام وەکو لێکۆڵەرێ قسە دەکەم لەم بابەتەدا، بەڵام لە هەمان کاتدا وەڵامەکەی من چییە؟ لە ڕووی سیاسیە وەڵام دەدامەوە، بەڵام بە شێوەیەکی گشتی بە زەندیاری گشتی دادگای فیدرالی مافی ئەوەی هەیەکەوە تانە لە یاسای بودجە بدات، ئەوانەی کە ناکۆچیان لەسەرە ئەو واتە حکوومەت هەندێک جار تەنانەت هاوڵاتی پەرلەمانتاران یاسا ئەمەی دیاری کردووە، زۆر بەڕوون و ئاشکرای ئەمە دیاری کردووە. بەڵێ زۆر باشە، زۆر باشە دکتۆر غالب، با هەر لەسەر یاسای بودجە بوەستین. بۆ خۆ دەزانی لە دەستوری عێراقدا لە مادەی 63 زۆر ڕاشکاوانە دەڵێ پەرلەمان بۆی نییە دەستکاری بودجە بکە کە لە حکوومەتەوە دێ، تەنها مافی مناقەلەی هەیە یاخود ئەگەر سەقفی میزانیەکە بەرز بوو کەمی بکاتەوە. بەڵام ئەمان هاتن دەستکاریان کرد. ئایا ئەم بودجەیە هەر لە سەرەتاوە تێپەڕاندنی بە پێشێلی دەستور نییە؟ سیرکە ڕوونە مافیان نییە، مادە زیادکەن، مادەیەکی دیکە زیادکەن، دەتوانن مادەکە هەڵوەشێننەوە، دەتوانن بەڕاستی خەرجەکان کەمکەنەوە بۆ حکوومەت، بۆ وەزارەتەکان، بۆ هەر شوێنێشکە، بۆ پارێزگاکان بێ، بۆ هەرێم بێت، بۆ چالاکیە فێدراڵی و دامەزراوە فێدراڵیەکان بێت، بەڵام مافیان نییە زیادی بکەن. پەرلەمانی عێراق پێدەچێت کە هەموو ساڵێک بەڕاستی دەوێت هەندێک لە مادەکانی یاسای بودجەی فێدراڵی گۆڕانکاری تێدا بکات. کازمیش گۆڕانکاری تێدا کرد، بەڵام حکوومەتی کازمی بە شێوازێکی دیکە. بۆیە ئێستا ئەو کاتە بەڕاستی بۆتە ڕۆتین کە پەرلەمانتاران دەیانەوێت گۆڕانکاری لە یاسای بودجە و تەنانەت لە یاساکانی کرد کەمە دژی یاساکانە، بەڵام دادگای فێدراڵی هەیە، ئامادەیی هەیە، فەرمانی خۆی داوە لەم بابەتەوە. ڕەنگە هەوڵی دیکەش گوێبیستی ببین کە تانە لە هەندێک مادەی دیکەش بدرێت. زۆر باشە. بەڕێز دکتۆر غالب، جگە لە سەرۆکوەزیرانی عێراق حکوومەتی هەرێمی کوردستانیش کۆمەڵێک تانەی لە بڕگە و مادەکانی یاسای بودجە داوە، بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا دادگای فیدرالی کە بڕیارەکانی تا ئێستا لە کۆدا دژی هەرێمی کوردستان بووە ئەم تانانەی هەرێمی کوردستان بە هەند وەرەگرێ؟ سیرکە ئێمە دادگای فیدرالی ناوی دەبین، دادگای عێراقی فیدرالی. ئەمە بەڕاستی شێشی دیکە بە هەر حاڵ دادگای فیدرالی سەی دەکات بۆ تانەکان، پێداچوونەوە بۆ تانەکان دەکەن کە لایەنەکان پێشکەشی دەکەن. ئەو تانانەی کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان هاتووم بەڕاستی سەیریان دەکات و تەنانەت ئەو تانانەی لە حکوومەتی فیدرالی شەو دژی حکوومەتی هەرێم کۆی بابەتەکە کۆی تانەکە کە سەرۆکوەزیران خۆتانی لێداوە پەیوەستە بە باشوور و ناوەڕاستی عێراق بەواتە ناوچەکانی ڕۆژئاوا، بەڵام دادگای فیدرالی ڕەزامەندیدا لەسەر وەستانی بۆ ئەوەی کە پێداچوونەوە بکرێت فەرمانیدا کە
مادانە جێبەجێ بکرێن تا کاتی خۆی بۆیە پێمان وایە دادگای فیدرالی گوێبیستی تانەکانی کوردستانیش دەبێت ئەگەر هاتوو تانەی هەبێت لەسەر مادەکانی یاسایی بودجەی فیدرالی بە گوێرە یاسا و دەستوری عێراق بێت. باشە بەڕێز دکتۆر غالیب پێشێلکردنی دەستور خۆشتان ئاماژەتان پێدا لەلایەن پەرلەمانی عێراقەوە ئەمە پێشینەیەکی مەترسیدار نییە لەلایەن دەستگای یاسادانانەوە لە عێراق بۆ پێشێلکردنی دەستور لە داهاتووشدا؟ سیرکە من خوازیار بووم کە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەریش باسی کردووە کە خوازیار بوون کە سزا هەبێت بۆ ئەوانی کە دەستور پێشێل دەکەن نابێت هەر یاسەیەکەوە دادەڕێژێت نابێت پێشێلی دەستور ئەگەر هاتوو تۆ یاسایەک دادەڕێژی دژی دەستور بێ ئەسڵەن بۆچی دادەڕێژی لە پەرلەمانی عێراقەوە کە دێت دادگا هەڵیدەوەشێنێتەوە بەڕاستی ئەمە بە ئەثەری ڕەجعی نەبووەوە چونکە مادە یاساییەکان دژن دژی دەستورن ئەم بەڕاستی یاسادانانە بەڕاستی کۆمەڵی کێشەی دیکە بەدێت کردوواتە ئەمە ڕەنگە کۆمەڵێکی سیاسیش من لە هەمان کاتدا بۆیە هەندێک لە هاوڵاتیان بەڕاستی نەیگەرانی و ناڕزایی دەردەبڕن کاتێکەوە پەرلەمانی عێراق کە دەسەڵاتی باڵای هەیە پەرلەمان بەڵام خۆی دێت دەستوری عێراقی پێشێل دەکات لە یاساداناندا ئەو دەنگ لەسەر هەندێک مادە دەدات هەندێک ڕاستی پاشکۆیەکی بڵێن سیاسی و مەذهبی و مەذهبیشی تێدا هەیە هەندێکدا ناوچەی و شارچێتیشی تێدا هەیە. زۆر باشە دکتۆر غالب بۆ خۆ دەزانی یعنی بودجە یاسای بودجە بەو هەموو کەم و کوڕی و پێشێلەوە 2 مانگە دەرچووە لە پەرلەمانەوە بەڵام ئەوەی سەیرە تاکو ئێستا یعنی جگە لەو مادانەی تانەی لێدراوە تاکو ئێستا وەزارەتی دارایی عێراق ڕێنمایی لەسەر جێبەجێکردنی یاساکە نەداوە ئەمە بۆچی گەڕێتەوە؟ وەزارەتی دارایی ڕێنمایەکانی بڵاو کردوتەوە سەبارەت بە خرجکردنی بودجە گەیشتۆتە وەزارەتەکان لە بەغدا من قسە لەسەر بەغدا دەکەم وەزارەتەکانی حکوومەتی فیدرالی ڕێنمایەکان دەست پێ کردووە هەروەها ڕێنمایەکان دەرکراون بۆ خرجکردنی یاسای بودجەی فیدرالی. بڵێ زۆر باشە دکتۆر غالب دوا پرسیار ئەگەر بە کورتیش وەڵام دەیتەوە من سوپاست دەکەم ئەوەی کە هەیە لە یاسای بودجەدا بۆ 3 ساڵە 23 24 25 بەڵام ئەمە شتێکی زۆر دەگمەنە لەسەر تاسەری دنیا شتی وا ڕوون نادا ئەمە پێدوانیە هەڵەیەکی کوشندەیە چونکە ئەمە لەسەر بنەمای پارەی نەوت دانراوە ئەگەر هاتوو نرخی بەرمیلی نەوت هاتە خوارێ چ کارەساتێک ڕوو بە ڕووی عێراق دەبێتەوە؟ سیکە من بە خەمڵاندنی خۆم بە مەزەندەی خۆم یاسای بودجای ئێستا بەڕاستی دێتەوە لەگەڵ یاسای ئیدارەی دارایی کە مادەیەکی دەستوریە یاسایەکە کە لە پەرلەمانی عێراقەوە دەرەجراوە دەرچووە ساڵانە ئێمە هەموو ساڵێک 6 مانگ لێمان دەڕوات بەهۆی نەکۆشیەکان ئێستا بودجە جێبەجێ دەکرێت فەرمانبەران مافی خۆیان وەردەگرن موچەی خۆی وەردەگرن سەرموچەی خۆی دەگرێت بۆی ئێمە پێمان وانیەکەوە جێبەجێکردنی یاسای بودجە بۆستێت و ئەو کاتە پرۆژەکانیش نەوەستن بۆ 3 ساڵ دەبێت بۆ کە پەرلەمان حکوومەت پێویستە جێبەجێ بن بەڕاستی گۆڕانکاریەکانش بە گوێرەی داواکرە و ڕێمایکە دەبێت واتە نیگەرانەکان بۆ 3 ساڵ بە هیچ نیگەرانیە بەڕاستی نیگەرانەکە لە شوێنی خۆی دانیە بەڕاستی ئەمە لە باشترین بڕیار بووە کە دراوە بودجە بۆ 3 ساڵ بێت هیچ نیگەرانێکی تێدا نییە کە ئەمە لەلایەن پەرلەمانی عێراقەوە دەچۆ پێشتر حکوومەت داینەوە پێشتر دەبوو لە حکوومەتی کازمی جێبەجێ کرێت بەڵام ئێستا چوارچێوی هەمانجی ئەم بابەتەی لە لەگەی حکوومەتی سوودانیەوە جێبەجێ کرد حکوومەت دادگای فیدرالیش گوتی کەوا ئەمە مافێکی دەستوریە دەتوانێت بۆ 3 ساڵ بودجە دابڕێژێت. زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر غالب دامی یاساناس و تۆژەر و لێکۆڵەر ڕاستە خۆ لە شاری بەغداوە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بوو ئێوە شەوتان باش.